چۆن ئەم ئۆتۆمبیلانە کاتێک دوو پارچە سێ پارچە بۆیە هەیە بەڵام داخلی هەرێمی کوردستانیش هاوڵاتی کاتێک گلەیە ئەوە دەکاتن ئۆتۆمبیلەکەی من کێشەی هەبووە بۆچی داخلی هەرێمی کوردستان ئێستا کابرایەک سیارەی کرد ڕقم ناکرێت ئێستا تو سیارەکە ڕقم ناکرێت دەیدوێ من بدەمەوە شێ مادام شریکاتی تەمین حکوومەتی ئەمریکی و کەنەدی ڕەفزیان کردووە کە ئەم سیارانە چاک بکرێن معنی ئەم سیارانە حتا ئەگەر چاک بوون ئەمین نین بۆ سیاقەت قەرارێک دەرکەین کە ئەم سیارانە مەنعکەین لە هاتن بۆ کوردستان تاوەکو پشکنینی خۆیان نەکەن بە فۆرم ئەمە ناتوانانی هیچ دەستکاری ئەو ئۆتۆمبیلانە بکەن لەبەر ئەوانە مەشاکلی یاساییانەیە. سیارەم ێ بێسبوو هەمووی خاوێنە بێ مشکلەیە لێ ناگەڕێ داخلی ئەوانە لە پاش فەحزەکەی هاتی تێڕووکانە دەڵێ کاکە ئەوە سبوغی هەیە نزیکەی 50 سیارەم لە دوبەی هەیە سیارەمە یەک ئێرباچی نەتەقیە داعمی نەکردووە بەس وەڵڵاهی سیارەکانی ئێمە زۆر لەو سیارەنە ئامنێتی بەقوترا ئەگەر تۆزێک سبوغێکی هەبی یان شتێکە بێت تەسەوڕ ناکەمەوە تاسیل بکە لە دەروازەکان بۆ نەهێشتنی بەڵام ئەگەر سیوەسی لەگەڵ دانەبی بە دڵنیاییەوە لێ ناگەڕن داخلی بێت دەروازە. بەرنامەی ترافیک لاڵقێم جارە باس لە کێشە و گرفتەکانی بەشێک لە ئۆتۆمبیلە ژمارە کاتیەکان دەکات کە لە وڵاتی کەنەدا و دوبەی لە ڕێگەی دەواازەکانی باشماخ و حاجی وەمەران هاوردەی هەرێمی کوردستان دەکران. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان چەند بڕیار و ڕێنمایەکی دەرکرد بۆ سنووردارکردنی هاوردەکردنی ئەو ئۆتۆمبیل ئەمریکانە کە دەهێنرانە بازاڕەکانی کوردستان. ئەو بڕیارانەش لە ئەنجامی خراپی کواڵێتی و نەبوونی مەرجی تونند و تۆڵی بەشێکیان بۆ پەرستنی هاوڵاتیان و شۆفێران دەرچوو. بەهۆی ئەو بڕیارە ژمارێکی زۆری ئەو جۆرە ئۆتۆمبیلانە لە سنوورەکان ڕاگیران و ئەوانەی هاتوونەتە ژوورەوەی هەرێم هاتوو چۆم مامەڵەکانیان ڕای ناکات و ژمارەی تابلویان پێنادەن و هیچ پشکنێکیان بۆ ناکرێت دەگوترێت پێچەوانەی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆن. ئەو بڕیارانەش هەموو ئۆتۆمبیلانی لێدرا و چاکرا و ژێرا و کەوتوو بۆ یاخکرا و دەگرێتەوە کە لە ڕێگای دەواازە نێودوڵەتیان و بازگەکانی نێوان پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان هاوردەکراون بۆیە ترافیک لە وەڵقەیە تەنها باز لە هۆکاری ئەو کێشە و گرفتانە دەکات. سەرەتا ترافیک دەچێتە پێشانگاکانی ئۆتۆمبیل لەوێت چەند بازرگانی کە و جۆرە ئۆتۆمبیلانە دەبینین و دەمانێت بزانین خەمەکانی هەن چییە و پابندن بۆ بڕیارەی دەرچووە.
سیارانەی کە لە دووبەیەوە دەهێنین بەڕاستی حکوومەتی هەرێم گومرجی وەرگرتووە لە ڕێی باشماق و حاجەمەران و پەروێزخان داخلی کردووە بە شکلێکی زۆر ڕسمی ئەو مەنەفێستمان هەیە ئەو مەنەفێستە کە باوەڕپێکراون لە حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوەخۆوە سیارەکان گەیشتونەتە ئێروکانە بەپێ ئەو ستانداردەی کە حکوومەتی هەرێم دەوێت ئەو سیارانە بە شکلێکی ڕسمی داخل بووە لێروکانە لەلایەن مرور ڕقەمی ناداتن و کێشی زۆر گەورە دروست بۆ ئێستا بەعزێکی زۆر لە سیارەکان مودەی بەسەر چووە. ئۆتۆمبیلانە لە وڵاتی دووبەی لەڕێگەی خاڵە سنووریەکان هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن و دەگوترێت بەشێکیان بوون بە دەرد و بەڵاو بەرگرانی بۆ هاتووچە و هاوڵاتیان. داواکاریمەوەی کاکە پێداچوونک بۆ قرارێ بکرێ بەو قرارێک کە پێشی یەکی 2020 ئێمە سیارەمان دێنا بەنا بە فەحسی COCیان پێدەگوت سیارەکە دەبێت هەموو شتی بێتەوە سەر بیلادی خۆی داخل دەبێت بەس وەڵڵاهی سیارەکانی ئێمە زۆر لەو سیارە ئامنێتی بەقوترا و ڕسمیاتیش سیارەکی نیسانسەنی داخل دەکات $950 گومرجی لێ وەردەگری فەرموو من جێبەکەم داخل کردووە 33 وەرەقەی دەدەم پیکەبێکم داخل کردووە 72 وەرەقە گومرجی دەدەم لێکزەکەم داخل کردیە دەفتەرێک و قسوورم داوە ڕەنجم هەیە وەڵی بە شوختی هەیە ئەو ڕەنجە ئێستا لە شەریکی ئێرکوانە وەکالەیە علەساس دەرێ 16 دەفتەر فەرموو من هەیتم باش دەفتەر دۆلاری دەیفرۆشم. ئەوە گۆڕەی یاسای حکوومەتە هەرێمە کوردستانی وەزارەتە ناوخۆ داخل بیە گومرک یا هاتیەدان نوکە هەندێک ئۆتۆمبیل مشکلات بۆ شێکرە حکوومەتی وەزارەتی نزان ئەمژی نزان چ مشکلە بۆ ڕقەمرا من ئەمژی زانی داوال وەزارەتی کەن و بڕیارێکی بۆ هەموو ئۆتۆمبیلێت کوفشێوەکی یاسای داخلی هەرێمێ بی عیلاجێکی بۆ بکەن چارەسەرێکی بۆ بدۆزنەوە هەم بینە ڕقەم کردن. سیارەمان لە پاش 2020 داخل کردووە خەلیجیە ئەمە خەلیجی لە سعودیا دەکردن کە من ناگەین لە سعودیا بە تەلەفۆنە بە ڕسمە دەیکڕین ئێستا داخل بووە لە حدود سیارەمانی عینە بە هەمان شێوە هاتە خوارێ نایەتە کوردستان هەشتمان هاتە کوردستان ڕقم ناکرێت سیارەمێ بێ سبڵ بێ ئەرباک هەر هەمووی بێ ئەرباک بە کوالیتی زۆر باش هەمووی خاوێنە بێ مشکلەیە لێ ناگەڕێ داخل بیەوانە کە دەرێ کلینیش ماینە 4 پارتی داخل 4 پارتی تۆ لێ ناگەڕێ ڕقم مشکلە زەلمەندی ئەوە کەسانی کە سیارەیان کڕیە کە ڕقم نابی دەگەڕێنەوە شەریکەش بعد چەندە و سیارەنە باقەتەن ئەوە زۆر زەلمەندا ئەو خەڵکە کە شەریکەشی دانای مەسارفی هەیە زەریبەی هەیە و ئەو سیارانەی کە ئێستاش داخل نابی بە پێی COC مەکردمان بە پێی ئەو حکوومەت کە وەزارەتی ناوەخۆ کە ئەنجومەنی وەزیران قرای سەدایە سیارە داخلی بە پێی COC کە دووەلیان ئەو شەریکانەی COC HGS شەریکەی BV ئەوانە دووەلین ئەو شەریکانە ئەو شەریکان ڕێیان پێدانە ئەو سیاران داخل بن نەبەس لەو عێراق لەو هەموو جێگایش داخل بی ئێستا کابرایەک سیارەی کرد ڕقم ناکرێت ئێستا تو سیارەکە ڕقم ناکرێت دەیدەوێت من بدەمەوە چێ سەبارەت باوڵەکانی وەزارەتی ناوخۆ بۆ چاودێریکردنی و دۆخە و پاراستنی جانی خەڵکی لاگەری هێنانی ئۆتۆمبیلی بێکوالیتی و سەلامەت دەچینە بەشی پشکنینی هاتوچۆی هەولێر لێرە مقەدەم هەژار بەرپرسی و بەشە دەبینین و دەمانەوێت هۆکاری ڕاگرنی پێدانی تابلۆ بەو جۆرە ئۆتۆمبیلانە بزانین و ڕێکار و ڕێنمایەکان چین. بە پێی دوایین بڕیاری وەزارەتی ناوخۆ کە دەرچووە لە یەکی 2000 ساڵی 2020ەوە هەر ئۆتۆمبیلێک لە دەروازە سنووریەکان کە داخلی هەرێمی کوردستان دەبێت نابێ ئەم ئۆتۆمبیلە لێدراو بێت ژێر ئاوکەوتوبی بۆ یەکراو بێت. یەکێک لەو کێشانەیە کە لە پشکنینەکانی هاتوچۆ لەم ڕۆژانە تووشمان بووە ئەمیش ئەو ئۆتۆمبیلانەی کە بۆ یەکراون بەڕاستی ئەم ئۆتۆمبیلانەیە کە پاش یەکی 2020 داخل ینی لە دەروازە سنووریەکان داخلی هەرێمی کوردستان من هەندێک لەم ئۆتۆمبیلانە بۆ یەکراون بۆیە ئێمە بە پێی ڕێنمایی و بە پێی تعلیماتی وەزارەتی ناوخۆی ئێمە ناتوانین پشکنین بۆ ئەو ئۆتۆمبیلانە بکەین و کێشەکەش لەوێندەری دروست بە سەبەبەکە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ ئەو ئۆتۆمبیلانە نابی داخلی لە دەروازەکانی هەرێمی کوردستانە نابی داخلی هەرێمی کوردستان بی بەڵام من نازانم ئەم پرسیارە ئەتوانن لە دەروازە سنووریەکان بکەن کاتێک کە ڕێنماییەک دەرچووە چۆن ئەم ئۆتۆمبیلانە کاتێک 2 پارچە 3 پارچە بۆیە هەیە بەڵام داخلی هەرێمی کوردستان زۆربەی ئەو سیارانەی لە دەرەوەی وڵات لە خەلیج مەسەلەن ئەوە شوختەی پێ دەکەوی زەربەی بەسیتی پێ دەکەوی لەوێن دەرێ احتیاجی نۆرمالە بەخ دەکرێتەوە
لێروکانە ئێستا سیستەمی ما لەنێو سیارانە سبوغی هەیە تۆمار ناکرێت بەس لە کێشەی لە فەحس و پشکنی کێشەی نییە ئێستا کەش ڕێگە پێدراون نیە نووسراوەکمەڵاتی لە بەڕێبەراتی گشتیات سۆدرێ ئۆتۆمبیلە لە ناوی تۆمار بکرێت سبوغیش بی بەس لە هەمان کاتە ناویشی نەگرتیە لێدراو نییە لێدراویش نییە تەنها بۆ یەکراوە بۆ یەکراوە بە کلین دەڕەوە ئەم ئۆتۆمبیلە لە دەواازە سنووریەکان داخل بووە ڕسوماتی خۆیدایە لە هەر دەواازەیەک ئۆتۆمبیلێک پشکنینی تایبەتی بۆ دەکرێتن لەلایەن کۆمپانیایکی تایبەتەوە ئەگەر ئەوان بە پێی ڕێنمایی وەزارەتی ناوەخۆ پشکنینیان بۆ ئۆتۆمبیلانە کردبی چۆن ئۆتۆمبیلانە داخل هەرێمی کوردستان بۆیە هاوڵاتی لێرەوە گلەی خۆی دەکاتن حەقی خۆتی چونکە بەڕاستی ئێمە ناتوانین پشکنین بکەین ئێمە بە پێی بڕیارەکانی وەزارەتی ناوەخۆ ئێمە هەڵسوکەوت لەگەر ئۆتۆمبیلانە دەکەیت هاوڵاتی کاتێک گلەی ئەوە دەکاتن دێتە لای ئێمە باسیەوە دەکڵێگە ئۆتۆمبیلەکەی من کێشەی هەبووە یان ئەوە تا خەلەلێکی یاسایی هەیە بۆچی داخلی هەرێمی کوردستان بووە ئەوەی ئەو ماوەیەش کە کێشەی لەسەر دەزبوو بەڕاستی ئۆتۆمبیلەکان نەلێدراون نەژێر ئاوکەوتن تەنها بۆ یەکراون بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوەخۆش حتا ئۆتۆمبیلانی بۆ یەکراویش بن ئێمە نابی پشکنی نەمەکەین بێگومان وەزارەتی ناوەخۆ لەگەر بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێم و لەگەر بەڕێوەبەرایەتی گومرجی هەرێم کاتێک لە کۆتاییەکانی 2019 بیریانەوە کردەوە کە لە ساڵی نوێیە کە ساڵی 2020 ئەو ئۆتۆمبیلانەیە کە ژێر ئاو کەوتون و لێدراون لە ڕووی سەلامەتی گیانی هاوڵاتیانەوە بەڕاستی مەترسێکی گەورە بوو چکە بەڕاستی ئۆتۆمبیلانەیە کە پێشتر داخل دەبوون بە تایبەتی ئەوانی کە مواسفات ئەمریکی بوون لە ڕووی سەلامەتیەوە چکە زۆربەی هەرە زۆری ئەم ئۆتۆمبیلانە لێدرایەکی زۆریانە بوو ئەمەش لە ڕووی سەلامەتی گیانی هاوڵاتیانەوە بەڵێ گیانی هاوڵاتیان دەخاتە مەترس. ئۆتۆمبیلانە لەبەر مەترسی بۆ سەر شەقام نەبوونی مەرجی سەلامەتی لە وڵاتی ئەمریکا لێخوڕینیان قەدەغە دەکرێت. ئیدی ئەو ئۆتۆمبیلانە بە شێوەی لێدراوە سکراپ لە وڵاتی دووبەی چاک دەکرێنەوە و لەلایەن بەشێک لە بازرگانانی ئۆتۆمبیل ڕەوانەی بازاڕەکانی هەرێم دەکرێت. ئەوە جیهاز قەراری دایە ئیستا بەسەر سفری بە هیچ شێوەیەک بەڵێ ناکرێت. سەبارەت بە باشی و خراپی و چەند و تۆڵی ئۆتۆمبیلانە ترافیک بۆ بەدەداچوون دەچێتە یەکێک لە وێزگەکانی پشکنین لێرە تاڕق دەبینین کە ماوەکی زۆرە چاودێری پشکنینی ئەو ئۆتۆمبیلانە دەکات ئەو چیرۆکی بەشێک لە مەرجەکانی تند و تۆڵی و کوالێتی ئۆتۆمبیلانە باز دەکات ئەو ئۆتۆمبیلانە کە لە دەرەوە دێ لە کەنداوەوە دێتە ئێمە کە وەکو کۆمپانیای PVI بۆ پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل و تند و تۆڵەکەی زۆربەی ئۆتۆمبیلەکان کە دێن بەو ئاخیرانە زۆریان کلین کراینە زۆر باشتر بەڵام پێشتر هەندێک گرفت و مەشاکلمان هەبوو هەر ئۆتۆمبیلێک ئەگەر هات و گرفت و مەشاکلی هەبوو ئەمە پێیان چارەکەینەوە دەبێ پابندن بۆمان چاکەنەوە. بەشێکی زۆری ئۆتۆمبیلانە تەنها بە ڕوخسار تند و تۆڵ دیان و ڕوخسارێکی جوان نیشان دەدەن و سەرنج ڕاکێش دەردەکەون بەڵام سەرڕای باشی هەندێکیان بەشێک لەوانە لە ناوەڕۆکدا ئاڵۆزن. هەر ئۆتۆمبیلێک بە خۆتان دەزانین کە بەشە چێ بەشە میکانیکی بیان بەشە کارڕبایەکان بیتن ئەگەر هاتو کێشەی هەبیتن بۆ نمونە لقمەی سوکان یعنی لقمەی ستێرن یاخود ڤۆڵتی تاوا نەبێتن یا بۆربەرینی تاوا نەبێ زۆر جاران هاتیە ئۆتۆمبیل هاتیتە لایمە تایەکانی شلە کابرێش فێر بەخۆی نەیزانیوە ئێمە وەکو کۆمپانیا پێمان چاکردیتەوە ئەو ئۆتۆمبیلانە بە خۆتان دەزانن ئەگەر هاتو لە تاسەک یان شتێک یان ڕووداوێک بیتن یەکسەر دەبیتە هۆی چی هۆی تێکچوونی ئەو ئۆتۆمبیلە وە مەترسێکی زۆری هەیە لەسەر یان حالەتی وەرگەڕانە زۆر جارن ئۆتۆمبیل هەیە حالەتی سووتان وایە فیلپەمیان بە تەواوی نەبەستاوە یان بۆ ڕێکانی گەیاندنی سوتەمەنی بنزین بێ یان هەر شتێکی تربی سوتەمەنی بی بە تەواوی شەکلیان کردوانیان بەستاوە ئەوە دەبیتە هۆی گرگرتنی ئەمە پابندن دەبیت چاچیان کرد. سەیریکان ئەوە پشکنینی بۆربەرینی بۆ دەکا و شلی تایەش بۆربەرین بۆشایی تێدا بوو یان تایەکە عیبی هەبوو یان ئەو بڕغویانێ بە تەواوی نەبەسترا بوو ئەوە لە دەرەوە زۆر جاران ئەو بڕغوانە نەبەستراوە شلە
یانی زاروێ بۆربەرینیان گۆڕیوە سەمونەی ناوەڕاست یاخود بە تەواوی لە شوێنی خۆی ئەلتایە دانەنیشتووە ئەوە لەو حالەتە ئەمە بۆیان دەنووسی لە بورگە سوورەکان حسابە پابندە چاچ کاتەوە تەماشاکەن ئەلێرە چەمان هەیە ئەلێرە بوشتەبلەکانمان هەیە ئەو بوشتەبلانە ئەگەر تەواو نەبی ئەوە لە بۆیان دەنووسین زۆر جاران دەتەقیتن یان دەرەزی دەبات زۆر جارن سۆندەی ئستاپی دەرەزی بردووە یان بە شری بەستراوە لێچوونی ڕوونی هەیە لەو حالەتەی ئەوە ستاپەکانی فەحس ناکرێت پشکنینی بۆ ناکرێت ئەمە دەینووسی پابندە دەبی چاچی کاتەوە هەتا لێچوونی هەبی یان دەبینی شەق و دەرەزی سۆندەی ئستاپشی هەبی ژمارەی دەرچوونی ئۆتۆمبیلانە لە پشکنین ڕێژەی دەرچوونیان جیاوازە لە ڕووی مەرجی تونند و تۆڵیان لەو کاتەش مامەڵەکە ڕادەگیرێت و پشکنینەکە دوا دەخرێت چونکە کێشەی لە مەرجەکانی سەلامەتی و تونند و تۆڵی هەیە هەموو کێشانەوای کرد وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدات بە ڕاگرتن و قەدەخەکردنی هاوردەکردنیان تاچی بەنزینمان هەیە ئەو تاچی بەنزینە زۆر جاران ئەو ئۆتۆمبیلە لە شەحن کە دەین نەخوارێ زۆر بە زەختەکی زۆر دەین نەخوارێ یعنی بایەخی پێنادن ئەو تانچە دەرەزی دەبا کە دەرەزیدا لێچوونی بەنزینی هەیە کە لێچوونی بەنزینی بوو ئەوە بەخاتر و خەتەریاتەکی زۆری هەیە لەسەر ئۆتۆمبیل لە چش فێربی چێ ئەو کەسەی کە لەگەڵیەتی یان بۆ دەور و بەرەکەی زۆر جارن ئەو تانچانە کون دەبن لێچوونی بەنزینی هەیە. تەرکیزیکەین سەر ئەو ساڵنسەی فەرمو و سەیریکەن ئەو ساڵنسەیە چی لێ هاتووە فەرمو قۆپایتەوە کە وەکو باسم کرد ئەوە کەپز بووە ئایا ئەو دووکەڵەی لە ناو بزوێنەرەوە دەردێ بێتە دەرەوەیان نا ئەو چی لێ هاتێ کەپز بووە ئەو بۆ ڕێدەبی وەهابی خۆی ئەو هابی بزانن تەماشاکەن تاکو دووکەڵ بێتە دەرەوە بەڵام لێرە کەپز بووە ئەو دووکەڵە نایەتە دەرەوە ئەوە زۆر خەتەریاتی زۆرە بۆ چی بۆ ئەوەی جاروەیە حالەتی مادی ئەو شوفێرە ئەگەر نەیەتە کۆمپانیای PVI نازانی ئەوە کۆپاوە یانیش کەپز بووە ئەو دووکەڵە بە تەواوی نایەتە دەرێ خراپە لە بۆ یەکەم پلەی گەرمایی ئەو ئۆتۆمبیلەی زۆر بەرز دەبیتەوە کێشی نامینێ زۆر زاریش هەیە دەبیتە هۆی سووتانی ئەو بزوێنەرێ یعنی مەچینەکەی دەسووتێنی مەچینەکە ئەوە دەبۆ ناحیەی ئابووری زۆر خەتەرە. زۆر جار بەهۆی شکست و نەبوونی مەرجی تند و تۆڵی لەو ئۆتۆمبیلانە ڕووداوی دڵتەزێن دروست دەبێت و هەندێک جاریش مەترسی بۆ سەر شەقام و شۆفێران و بواری هاتوچۆ دروست دەبێت هاوردەکردنی ئۆتۆمبیلانە ماوەی چەند ساڵەکە بەردەوامە سەرڕای بەرزی مۆدێلەکانیان نرخەکەشیان هەرزانە ئەم هەرزانی وای کرد خەڵکی بە لێشاو ڕووی تێ بکەن سەرەتا هیچ سنوور و بربەستێک نەبوو بۆ هاوردەکردنیان ئەمە بۆی هێنانی ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیلی لێدرا و ژێراو کەوت و چاکراو سەبارەت بەو بڕیار و ڕێنمایانەوە دۆخی ئۆتۆمبیلانە شارەزایەکی بواری ئۆتۆمبیل دەدوێنین بۆچی ئەو سیارانە یەم بۆ ئێرە ئەمانە چین ئەم سیارانە لە حقیقت زۆری لە ئەمریکا و لە کەنەدەوەیە هەموو ئەم سیارانە معڕەز بوون بۆ دەعم زۆر کەم لەو سیارانە کلین تایتڵە کە دەعم نەکراوە و عەزیەتی نەگەیشتووە بەڕەیە من مادام شریکاتی تەمین حکوومەتی ئەمریکی و کەنەدی ڕەفزیان کردووە کە ئەم سیارانە چاک بکرێن معنی ئەم سیارانە حتا ئەگەر چاک بوون ئەمین نین بۆ سیاقت بۆمەیە مەفروضە ئێمەش قەرارێک دەرکەین کە ئەم سیارانە مەنعکەین لە هاتن بۆ کوردستان مەجالی تیان نییە دەعمەکە بچووکە یان گەورەیە یان پارچەیەکی سوبغی تایە دوو پارچە سوبغی تایە ئەوانە فکریشتیوان نەکەین چونکە مەسئلەی کەشفی دەعمەکان لە بینی بچووک و گەورە ئیشێکی زەحمەتە خەڵقی پرۆفشنەڵ ئەوە ئەتوانن بیزانن هەموو کەسێک ناتوانێت ئەوە کەشفکە لە شەریکاتە دەورەم بینیوە یەکێک لە شەریکەکان کراشتست کراوە بۆ من کراشتست ئەوەیە کە سیارەکە دەعمێکەن لە ناو مختبەری شەریکەکان بزانن تەسیراتی چییە لەسەر سیارەکە لەسەر نەفەرەکان دەعمەکە لە دواوە بووە بەڵام پێشەوەش هەمووی تێکچووە و پێشەوە هیچ ئاساری لەسەر نییە بەڵام هەندەسەکەی تێکچووە مەسافاتی تێکچووە
قیاساتی تێکچووە بۆمەیە سیارەکە بە سوورەیەکی عام لە لەیانێکی حتا ئەگەر گەورەش نەبێ لەیانەکە متوسط بێ هەموو سیارەکە تێکەچێ هەندەسەی سیارەکە تێکەچێت. هەموو حادیسەیەک ببێ ئەگەر سیارەکە ئێرباگی تیانە بێ ئەوە مشکلەیەکی گەورەیە چونکە احتیمالەیە سایقەکە بکوژرێ چونکە سیارەکە بێ ئێرباگە و بەداخەوەش لە دووبەی زۆر جار کە چاکیەکەن ئەشیای کۆنەی تیادایەنن سیارەکە و ئەشیایەکە کە مەزبوط نییە. پۆلیسی هاتوچەی هەولێر بەشێک لە ئۆتۆمبیلانەش بە هۆکاری ڕوودا و مەترسی بۆ سەر سەرنشین و شۆفێرەکان دەزانێت. ڕووداوەکانیش وەک جەنگێک لەسەر شەقامەکان بەردەوام و ئاساواری وێرانکەر جێدەهێڵن. ئەو ئۆتۆمبیلانێکە لە گومرگەکان داخل دەبن لە دەواازە سنووریەکان داخل دەبن ئەگەر هەموو ئەو مەرجانێت تێدا بیکە لە بڕیاری وەزارەتی ناوخۆ داهاتووە پشکنینی هاتوچۆی لۆ دەکرێت لە کاتی پشکنی هاتوچۆ دێتە ڕێکارەکان بە شێوەیەکی ڕێک و دروستی خۆبە بەهۆبە شوێنەکان دەکات و تا دەگاتە ئەو ڕادەی تۆمار دەکات و ژمارەی تابلۆی لۆ دەبەستری. هەموو ئۆتۆمبیلێکی ژمارە کاتی ئەگەر هاتو ئەو گرفتارە لە پشکنینی هاتوچۆ دەچی ژمارەی کاتی خۆی وەرەگرێت. بەڵام ئەو ئۆتۆمبیلانەی ئەو ئۆتۆمبیلە کە گرفتی هەیە دەبێتە هۆکار لە ڕووداوەکانی هاتوچۆ دەبێتە هۆی گرفتن لەگەر هەر ڕووداوێکی بەسیط دەبێتە هۆی زەرەرێکی زۆر زەرەری گیانی هەموو شتانی بەدەوات وەکو شتێک پێکەوە لیکێنراوی بەڵام ئەسڵ ئەساسەکەی دروست نەبی. هۆکارەکەی دەرکردنی بڕیار و ڕێنمایەکانی کە لە وەزارەتی ناوخۆ دەدەچی بۆ ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی و پاراستنی سەلامەتی هاوڵاتیە. دەبینین چکە لە ڕابردوو ئەو ئۆتۆمبیلانێک کە داخل دەکران کە ئەو گرفتانیان هەبوو کێشە و گرفتی دروست دەکرێت بۆ هۆی شەقبوون و دوولەتبوون و لە ڕووداوە بەسیتەکانی کێشە و قوربانیەکی زۆری لێ دەکەتەوە. هەموو ئەو ئۆتۆمبیلانەی کە لە ڕێگەی دەواازە سنووریەکاندا دەکرێت بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ تۆمار کرابی تۆمار دەکەی هیچ کێشە و گرفتەشی لۆ نایەتە پێشی بە ڕێک و پێشی لۆی تۆمار دەکرێت و دەبێتە خاوەن تابلۆی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەی کێشە و گرفتەشی نایەتە پێشی. هەموو ئەوانەی کە بە پێچاوانەی وەرە تۆمار ناکرێت و ڕەت دەکرێت. ئێمە بەپێی بڕیاری ژمارە بەیانی ژمارە 2 لە وەزارەتی ناوخۆکە دەرچوو ئاماژە بۆ کرێکەوە هەموو سیارەیەک کە لێدراو بێ تاوەکو یەکێک دوا مۆڵەتە بۆ داخلکردنی لە پاش ئەو ماوە پێویستە ئەو سیارەیە کە داخل لەکرێ کلین تایتل بن و هیچ مشکلێکی نەبێت هیچ دەدراوەکی نەبێتن. ئەو بۆ بڕیارە لە یەکێک سوە بواری جێبەجێکردن لە هەموو دەواازەکانی هەرێمی کوردستان جێبەجێکرا. پاشان ئەو بۆ ماوەی تقریبەن چەند مانگێک هەندێک لەو سیارانە دیارە لە کاتێکی درانگتر هاتوونە ئەو کۆمەڵێک سیارە لە دەواازەکان وەستا بوون کەەوە ئەو ماسەفاتانیان 100% لەسەردا نەبوو. ئەو داوا کرێکەوە هەوڵدری هاوکاریان بکرێت بە پێی ئەوە کۆبنەوە کرا لەگەر وەزارەتی ناوخۆ هەوڵماندا لەو کۆبنەوە ماوەی 10 ڕۆژ دیاری بکەین بۆ سیارانەی کە متەزەڕن بەڵام بە شێوەیەک کەوا ئەبێ COC لەگەڵدا بێ و زەرەرەکەی وانەبی ینی زیانەکەی بۆ شێوە نەبی لە ئۆتۆمبیلەکە کە بە کەلێک هاوشتنیان زیانی لە بۆ ئەو کەسە بێ کە بەکاری دێنیتن ماوەی 10 ڕۆژ دیاریکرێ وەکو هاوکارێک بۆ ئۆتۆمبیلانی کە لە دەواازەکان وەستاون. پاشەوەی کە 10 ڕۆژەکە دیاریکرا تەواو ئەو کەمیە سیارە داخل کرا و ئێستاژ وەک خۆی هەمان ڕێنمایی کە لە هەموو دەواازەکان جێبەجێ دەکرێت. ئێمە ئەو ڕێنمایەمان کە گشتانت لۆ کردیە لە بۆ هەموو دەواازەکان جێبەجێ کرایە و یەک لە خاڵەکانی ئەو کۆنووسەوەیان ئەو بەیانێک کە بڵاو کراوەتەوە لە کاتی هەبوونی هەر ئۆتۆمبیلێک کە بە دەربێت لەو ڕێنمایە کە دێتە بەڕێبەراتەکانی هاتوچۆ لە پارێزەکانی هەرێمی کوردستان پێویستە دەستی بەسەدا بگیرێ و بە مەئمور بنێدرێتەوە بۆ ئەو دەواازە کە لێ داخل کراوە.
لەو حالەتەش یەک لە خاڵەکان دەبی جێبەجێکرێ ئەگەر بوونی ئەو جۆرە سیارانە لە دەواازەکان داخل بووە کە هاتوتە مرورەکان لە هاتچۆکان کاری دەسەکراوە پێویستە ڕادستی دەواازەکان بکرێتەوە و ئەو کۆمپانیایی کەوا گواستیتەوە هەمان کات ئەو کۆمپانیای کە پشکنی بۆ کردووە غەرامەیەک دیاری کراوە و وەکو سزا لە بەوەی کە ئەو زۆرە سیارانە داخل. مەجۆری ئامارەکانی کۆمپانیای PVI بۆ پشکنین لە شاری هەولێر و دهۆک لە ماوەی 5 ساڵ زیاتر لە 7,000 ئۆتۆمبیلی ژمارەکاتی دووبەی پشکنینی بۆ کراوە. لەو ژمارەیە زیاتر لە 23,000 ئۆتۆمبیل لە پشکنین دەرناچن. هاوکات نزیکەی 46,000 ئۆتۆمبیل دەرچوون بە ڕێژەی سەدی جیاواز. لە ماوەی ساڵانی 2010 و 2019 نزیکەی 10,000 ئۆتۆمبیل پشکنینیان بۆ کراوە. لەو ژمارەش زیاتر لە 2200 ئۆتۆمبیل لە پشکنین سەرکەوتوو نەبوون. لە کۆتایی بەرنامەی ترافیک ئامانجی دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەتە لە ڕووی هاتوچە و نێژنی دیاردەمەتە سیدارەکان کە دەبنە هۆکاری ڕووداوی دڵتەزێن. بۆ کەمکردنەوەی یاساریە و ڕووداوە دڵتەزێنانە پێویستە پابەند بین بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ پاراستنی خۆمان و بەرژەوەندی گشتی.